لە پاش ناوڕەکەەوە جارێک سڵاوتان لێبێت ئێمە بەرداوامین لەگەڵ کوتاڵ فرۆش و یاخود ئەوانی کە قوماشی ژنانە فرۆشن قوماشی جلی کوردی لەگەڵمان نابن با بزانین قوماشی شاراوایان لایە طبعا ئافرەتێ دێتن لێرە سایە ڕادەگەتری کاغز کراسی کوردیم دەوێتن بڕک کابرا بە جێرە ئیمکانەتی خۆی هەیە هەبوونە کابرا چێبوومی دلی چەشی جوان لێرە کەس لە بەریدانە بێ ئەمە لەوە هەیتمان نەعمانەیە کەس لە بەریدانێ گرانە بۆ مەسن کوتاڵ فرۆشەکان وجدانی خۆیان بەکار نایەنە لەوەی کە شتیشی وانەکات ئەخر برێن بەڕێز سلام علیکم ئافرەتێ مێری دەکاتن پێ زێری بای پێ زێری دەخرێت ئافرەتی شێ مێری دەکاتن بای سی وەرەقی زێری دەخرێتن هەر ئافرەت نییە ماچی چی زیاترە ئەوە بم بریدە چی زیاترە کابرای هەبوون بۆچی ئێوە مەسەن لە زەمیری خۆتان دەرێتن نەمە کاکە سەد مسقا زێری لۆ دەکەم من ئەڵم بۆ ئێوە زەمیر خۆتان بەکارانەگە دەوڵەمەندیش بێت مەسەن بۆ پارێکی خەنە هەر کەسێک بەجێری خۆی ئافرەتی دێتێ ئێران دەرێ دانیشتۆ لە کلەمە دەرێ وەڵی کاکە خوا دەزانی قەردم کردووە فران و فران پاران لۆ کردەوە وەڵی مەحتی خۆم ناکەم نەفەر لەکرە من ئیش دەکا گوتم بی لێکولا گوتم بە پارەی خۆشی بوو کەمتریش لێ وەگرە وتم خوالۆمە تاویز دەکاتەوە بەس ئافرەتی دێتن لەموزی لە عاسمانێ دێتن ئەوە بەسەندی هەیە بە پێ لە قەدرەوە بەسەندیە بۆ نمونە تەنها بۆ ئاهەن کێ بێت مردەکەی بێنێت و ڕاکێشی مردەکە بڵێ بۆم حەفری ئەم شەو ئەبێ بۆ نمونە جلیش بەڵێ ئێستا بۆ نمونەوە تا ئێستا لامان بوو ئەو ئافرەت و پیاوە داوای دەکرد دەیگو ئیمشۆ حەفلەیەکەم هەیە دەبێت ئێستا ئەم کراس و کەوایە بکڕم یا و هێلەکە بدڕم بتوانە خەیاتەکە بۆم دوورێ بوو ئەو شەو بۆ سەعات دا یاخود دوانزە بۆم حازر بکات نیوەڕۆ ینی بۆ ئەوی حازر بێ شەو لەبەریکەم ئافرەتیشمان هەیە دێ کراسێک دەکڕێ مەسەلەن بۆ نمونە بە 500 دلار بە 600 دلار یا بە 200 دلار دەکڕێ دەڵێ بۆ سەعاتێک بەڕای من گوناحە ئافرەت کراسێک بکڕێ بە 200 دلار بڵێ سەعاتێک لەبەری دەکەم چکم بە حەقت پێت بڵێم جلەکە وای لێ دێ ینی هەمیەتی جلی کوردی نەماوە نایهێڵن ئەڵێن 200-300 دلاری خەنە سەر ئەگە زانیشتان زۆر دەوڵەمەنەوە ئەیکەی بێ 500 دلاری خۆڵی ئەو داماوە بڕیت مردە داماوەکەی تاوان ژنەکەنا بکە تاکو ێستا شتم نەکردێ وەکو خۆم ئیدی خەڵکی شێ لەوانەیە بکاتن یعنی ئێستا من نەم کردووە بەڵام ئایا هەمووتان ڕەنگە بەشدار من لەوەی کە حتمما باەندی هەر بەیسان سەرح قسەی بکە یعنی لەوانە ئێستقلالی وەزعەکەی بکرێتن بەس بۆ شێوەش نابرێت 200-300 دلاری باش چونکە میسالن ئێستا ئافرەتەیە ئەگە کراسەکە بە 100 دلاری بی پێی برێ 100 دلار لەوانی هەلێن نەکریتن لەوانەیە بەڕ نانە 100 دلار نا 50,000 داوێ سەریار ئەوەندە زیاتر نییە چکە 100 دلار زۆرە و لە 100 دلار 100 دلاری باوێ سەری زانیتان زەلامەکە دەوڵەمەنیتر شەرتیژ نییە هەموو ساریان دیاریکراوە لە بازار ساریان چەنە ئەوانە مەسەن ئەگەر ئەمە بە 200 دلار بێت باشە ئێوە ئەگەزانیتان کەسێک کە دەوڵەمەنە و بە دوای خماشی جوان هاگەڕێ 200 دلاری تریش خەنە سەر 200 دلاریکە خەیتە سەر لە معاملە نیوەی هەر پێ فڕەیە هەر معاملەکە لەگەڵ دلار خاتری تۆ بێتوە وڵ هەر پێت فڕەیە بەڵام عادەتەن هەمووی 50 دلار 6 دلاریان خێرە ئەڵەن ژنان زۆر ئەگەڕن بە دوای ئەوەی کە جوانترین قوماشیان دەستکەوێت بە تایبەتی گەنجەکان زیاتر مەسەن بۆ مناسەبەیەک ئەگەڕن بە دوکانەکانە ئەڵێن قوماشی شاراوەت هەیە پشتیوا هەیە بەڵێ شتیوا هەیە زیاتر ئەوە شاراوە چێ بۆ قوماشی شاراوە دەزانی چۆنە هیچ فەرقی نییە لەگەڵ شتەکانی بەس زیاتر ئەوە شتێ فەنێکانی فەنی مهێنەکەیە لای ساحب دوکانەکە بەکاردێنی مەسەلەن زیاتر پێی خۆشە کراسێک لە پشتەوە بۆی دەربێنی بڵێ ئەوە بۆ مشتری خۆ ماڵم گرتووە دەیدەم بە تۆ ئەوە پێی خۆشەوی شاکی ناوەڵە ئەم ناو شتەکانم عرزە بەس مەسەلەن ئەویان عرزە ئەمە بین بڵنی قوماشێکی شاراوەت هەیە تۆ پشامانەی بەڵێ ئاسایە نا ئەمن بەخۆم نیمە شاراوەم نییە مەسەلەن ئەوەم عرزە جێم نییە هەموو ڕەنگەکانی عرزکەم یەک دانەی عرزەکەی وەکو نەخش ئەوەندی لۆی دەردێنی مەسەلەن ئەگە عزی لە ڕەنگەکاندی بووی پیشانێ دێ بۆی عرزەکەی بۆی ئەم کراسە شارەوەیان داناوە بۆی کە نرخێکی زۆری بخەنە سەر ئەو ژنەی کە هەیەت مەسەن ئەگە قوماشەکە بای 200 دلار بێ پێڵێن قوماشەکە بای 500-600 دلارە وایە زۆر ڕاستەوە هەنێ هەر بەخۆی سروشتی ئافرەت شوایە عزی لە شتی گرانە مەسەلەن جاوێ شتەکە جوانیە بەس دەڵێ ئەوە چێ هیچ جوانیە باس وەک سارەکەی دەپرسی دەڵێ 500 دلارە زۆر عزی دەستیانیەوە بۆچی هەنێ جار ئێستا بۆ نمونە ئەبیستین لە ناو خەڵکەڵەن جلی کوردی وەکو جاران نەماوە بۆ نمونە
ئەو شتانی ژێر جلەکە بۆنم بۆ نمونە مەسەلەن ئێستا ئەو حەزی لێ لەو فترەی کە لە دوای ئینتیفازەوە خەڵک تێکەڵ بوو لەگەڵ ڕۆژهەڵات و ڕۆژئاوا و تورکیا و کوردستانیەکانی کە و یاخود لەگەڵ ئەوروپا تێکەڵ بوو شتەکانی جلی کوردیان دەستکاری کرد کە دەستکاریان کرێسا بوون منە ئێمە جاری وا هەیە خەڵکێک دێ میوانە مەسەلەن دێ داوا جلی کوردی دەکە ئێمە جلەکەی وەکو خۆی بۆی دەدورین بەس لە باتی دەلینگەکەی یەک پارچە ژێرکراسەکەیەتی بۆ خوارەوە ئەوە خاص تورکەکان کوردی ڕۆژهەڵات ڕۆژئاوا داوای دەکا وەکو تورکیا وەکو سووریا مەسەلەن میوانمان دێ لە شوێنیکەوە دێ لە خاریجەوە دێتەوە لە وڵاتەکانی کە لەسەر شێوازی دەستوری خۆمان داوا دەکات بۆی بدورین بۆ ئەوی لەوێ بۆ کەلتوری کوردی کە ئەو خەڵکە لەوێ بیبینێ کە جلی کوردی وەکو خۆی ماوە لەوێ ئەو قوماشە من بە سەفە نایکڕم بە تۆپ نایکڕم لەبەر ئەوەی دە تۆپە هەر تۆپەشی 6 کراسە معنای وایە ئەگەم 6 کراسم هێنالەوە سەرف نابێت یەک کراسە بێ ئافرەتێک دێ دەڵێ کاکە حەزم لێ یەک کراس بێ بۆ خۆم بیکڕم ئێستا هەموو دوکانەکە ئێمە سەرۆ بن کە بەس ئەو کراسەم هەیە لەوە هەمووی هەر یەکی یەک دانەیە دووم نییە من دەچم لەوێ کە دەیکڕم ئەو کراسە من بە شێوازێک بە کابرا دەڵێم بۆم دروستکە جەنابەت دەچی دەڵێ بە شێوازێککە بۆم دروستکە یەکی تر دەچێت بە شێوازیکە بەس هەر هەمان قوماشە بەتەکید وایە بەتەکید ئەمە ئێستا لە ڕۆژگارێکدا دەژین بەڕاستی ینی بەدا جێی ئەسەفە یعنی ئەمە ئێستا لەو کۆمەڵگەیمەدا ینی خەڵکانێکن برسین ینی طبقەیەک هەیە زۆر لەسەرەوەیە ینی حەز دەکا بەو شێواز ڕفتار بکە کە بڵێ کراسێکم کڕیە ئەوەندەم پێداوە فعلەن ئەو شتە هەیە و وجودی هەیە بەڵام دەتوان بڵم جێگەی ئەسەفە جێی داخە بەڕاستی بەو شێوازە لە کۆمەڵگەی مەدا ینی ئافرەت دێ ینی زۆر بە کیبرەوە دێ حەز دەکات ینی بەو شێوازە تەسەڕوفی لەگەڵدا بکرێ و مع العلم شتەکە زۆر بەسیتیشە ئێمە بەڕاستی ئێستا لەو بازارە ئێمە لەو هاوسنفی ئێمە کە ئیش دەکەین هاوپیشەین زۆر شتێ بە سەری زۆر خەیاڵی دەفرۆشرێ بخۆم بەلامەوە غەریبە بەلامەوە سەیرە بەڕاستی بەس ینی 2000 ینی بەڕای من ینی کێشەکە و هەڵەکە لە ئێمەوە نییە هەڵەکە لە کڕیارەوەیە چکە کڕیار بیئەی فرۆشتن دروست دەکات یعنی کە تەڵەب دەکرێت بەو شێوازە ئەتۆش پێویستە بەو شێوازە لەگەڵ بەو تەڵەبیاتی مشتری بڕۆی ئینسانەکەش کردو زۆر جارە بینی ساری زۆری ناخینە سەر حەسەب ئەو زەلامە وجدانیشە لەگەڵیا ئەگەر زانیتان زەلامەکە ئافرەتەکە دەوڵەمەن و دەستی مێردەکەشی گرتۆ مێردەکەڵێ بیکڕەوە ئەوشتی سیارەکە لیەکە ئەو حاتە دیار زیاترەکە نیەوەڵ ئەگەر زۆری بخیتە سەر ساری دیارە ناتوانین زیاد بڵێ بۆ نمە تۆ 30 دلاری زیاد پێڵێ لە خوار لاانە لی تو هەرزانتر هەیە کابرا و کاتەوە مشکلەیە زۆر چاکە دەوەرە ژنێک هەبێت بووێنێ بۆ ناو بازار و کۆم برادەرەوتی تی سیارێکی کەشخە و پێ بێتوانە و دۆلارێکی زۆریشی پێبانێ ناناکوورە حەسەب حەزەکە دیناری حەزەکمەنی پێبێ پارێکی زۆری پێبێ گرنگەوەی گرنگەوەی ئەگەر دەوڵەمەند بیژنەکە دەستەگرێت وێنە بۆ لای بەڕێزێکی کۆمە پێڵێ قوماشی شاراوەت ئێمەشەڵێ بەڵێ هەمە تقریبا 100 دلار خاتە سەر قوماشەکە ئەگە زانی زۆر دەوڵەمەندیشیە کۆموتی حەسەب کەسەکە خۆی ئەگەر زانی زۆر دەوڵەمەندیشی ئەوە لەوانە 200 دلار 300 دلاریش بخاتە سەروانە و تۆش پێفرۆشیتەوە مردە داماوەکەشی لەو لاواڵێت خوا بە قوربان بەدڵی بۆڵێ بەدڵ دەوڵی ئەو قوماشی کە تۆڵێ گرت لە دوکانیتە بای 200 دلار بۆ ئەو نەکرێڵا ئەخنامە زۆر جوان و شاردوێ بۆ خەڵکیێکی تایبەت قوماشیش تایبەتی هەیە. شێوازی جلی کوردی لێرە لە هەولێر زیاترە وڵات جلی کوردی زلێکی جوانە ئەیدی بۆنە و شتی زیاتر لەبەر دەکرێت لە بەندم زیاتر لە ناو ماڵ لەبەریەکان هەر مشتریەکی من ئێستا کە متمانەی بە من بێ جێی ئەسەفە ئەمنە و هەلە بقۆزمەوە بۆ خاتری ئەوەی کە زیادی لێوە بگرم 200 دلاری تریشی خەنە سەر 200 دلاری کە خەیتە سەر لە معاملە نیوەی هەر پێ فڕەیە زیاترەوە شتێ فەنێکە ینی فەنی مهێنەکەیە لای ساحب دوکانەکە بەکاردێنێ گوناحە ئافرەت کراسێک بکڕێ بە 200 300 دلار بڵێ سەعاتێک لەبەر دەکەم